بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، ئێمە لە زنجیرە وتارێکە لە خزمەتتانە باسی دەوڵەتی ئیسلامی لەمە دووە و حەضارەتی ئێمە لەمە و پێش چۆن بوو، چۆن هەنگاوەکان ئەنێن بەرەو ئایندە لەم ڕۆژگارە تاڵەی ئەمڕۆمانە کە موسڵمانان لە تەواوی جیهانی ئیسلامیە لەو پەڕی میحنەت و ناڕەحەتیان لە قودسەوە بیگرە کە جەرگی ڕۆحی موسڵمانان هەتاوەکو ئەگاتە ئەو پەڕی دنیا موسڵمانان لەو پەڕی ناڕەحەتیە. ئێمەی ئومەتی ئیسلامی بە چه ئەخلاقێکەوەینەوە سەر دەور و سەر ژیان، لە ڕووی طبەوە ئێمە چۆنین، لە ڕووی عسکەریەوە با بڵێن ئێمە چۆنین، لە ڕووی تیجارەت و بازرگانی چۆنین، لە ڕووی فنونەوە چۆنین، لە ڕووی حڕیەت و ئازادیەکانەوە چۆنین، سیاسەت چۆن ئەکەین، بە چه شێوازێک ئەکەین. ئەمڕۆ حەزەکەم لە خزمەتتانە باسی لایەنێکی تر بکەم لە حەضارەتی ئیسلامی کە ئەوەی لەوە پێش بۆم باسکردون هەمووی بەشی مادەی ئینسانە یا مادەی ژیانە. مرۆڤ ئەکرێ بڵێن لە دوو بەشی تێکەڵبوو پێکاتووە، نەک دوو بەشی جیا وەکو ئەوی مارکسیەت ئەڵێن دوو بەش کە ئاوێتەی یەکترن کە بریتێ لە ڕۆحی ئینسان لەگەڵ بەدەنی ئینسان. چۆن بەدەنی تۆ حەقی هەیە، چۆن ئەبێ لە ڕووی بەدەنەوە تۆکمەبی، بە هەمان شێواز ئەبێ لە ڕووی ڕۆحەوە تۆکمەبی. کاتێ ئێمە سەیری حەضارەتی ئیسلامی ئەکەین ئەبینین سەیدنا ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ یەت هەموو ماڵەکەی لە پێناوی خوای ئەبەخشێ. ئێمە ئەبێ بگەڕێن بە دوای ئەو ڕۆحەیە کە وای کرد لە سەیدنا ئەبوبەکر هەموو ماڵەکەی ببەخشێ، بگەڕێن بە دوای ئەو ڕۆحەیە کە وای کرد لە سەیدنا عومەر نیوەی ماڵەکەی ببەخشێ، بگەڕێن بە دوای ئەو ڕۆحەیە کە عوسمانی کوڕی عەفانی وەها لێ کرد لە جەیشی عوسرەیە سێ جار ئەوەندە شت بێنە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم موژدەی بەهەشتی پێ بدا. بگەڕێن بە دوای ئەوەی کە چیوە ئەکات لە عەبدوڕەحمانی کوڕی عەوف لە کاتی گرانیە هەرچی شتێتە ناو مەدینە بیکڕێتەوە بەلاش تەوزیعیکە بەسەر خەڵک. ئێمە باسی بەشی اقتصادی ئومەتی ئیسلامیمان کردووە، بەڵام باسی ئەم واریدە گەورەمان نەکردووە کە ئومەتی ئیسلامی ڕۆحێکی زۆر گەورە لە پشتیەوەیەتی کە قەت دانامێنێ و قەت بچووک نابێتەوە. ئەمینی ئەم ئومەتەی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم بریتیە لە ئەبا عوبەیدەی جەڕاح. ئەبا عوبەیدە عامری کوڕی جەڕاح جارێکیان ئەهلی یەمەن هاتبوون، ئەیانویست کە کەسێکیان باتێ پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم تعلیمی دینیان دابا و سنەتیان فێرکە. فەرمووی وتیان کەسێکی زۆر ئەمینمان ئەوێ، فەرمووی ئەمینی هەموو ئومەتەکەتان ئەدەمێ کە ئەویش ئەبا عوبەیدەی جەڕاح. ئەفەرمێ ئەبا عوبەیدە زۆر کەیف خۆش بوو کە لەناو ئەسحاب هەموو سینگیان دەرپەڕان بوو بەشکم یەکێکیان هەڵبژێرێ، لەناو هەموویانە ئەبا عوبەیدەی بەرز کردەوەی ئەبا عوبەیدە تۆ بچۆ لەگەڵیانە بەرەو یەمەن. عومەری کوڕی خەتاب ڕۆژێک دانیشتە بوو ژوورێکی گەورە، وتی تەمەناکەن بۆ ئەم ژوورە، هەر یەکەی تەمەنایەکی کرد. هەندێک وتیان حەزەکەین پڕ بێ لە مجەوهەراتی گرانبەها و لە پێناوی خوا بیبەخشین. سەیری فکری ئەسحاب و خەیاڵی ئەسحاب بکەن، فکریان لای بەخشینە لە پێناوی خوایە. هەندێکیان وتیان حەزەکەین پڕ بێ لە ئاڵتون و دیناری ئاڵتون و هەمووی ببەخشین. هەندێکی تر هەتاوەکو سەیدنا عومەر فەرمووی وەڵڵا حەزەکەم ئەم ژوورە پڕ بێت لە ئەبا عوبەیدەی جەڕاح، کاری ئیمانداریانیان پێ بسپێرم چونکە ئەمینی ئومەتەکەی. بیرکەنەوە مەسەلەن ئەم پیاوە لە ناو حیمسا کاتێک جێشی موسڵمانان وردە چوو بوو لە ناو حیمسەوە و خەراجێکی زۆریان لە خەڵک وەرگرت بوو، پارەیەکی زۆریان وەرگرت بوو. جێشی ڕۆم جێشێکی زۆر گەورەیان کۆ کردەوە،
هێرشێکیان هێنا بەرەو فەلەستین کە عەمری کوڕی عاص نامەیەکی بە پەلە نووسی بۆ ئەبا عوبەیدە پێوە دووتی ئەوە جێشەکەم و کۆبوونەوە بەرەو ئێرەیەن ئەویش یەکسەر خەڵکی حیمسی هەموو کۆ کردەوە فەرمووی ئەمەی کە لێم وەرگرتوون لە پێناوی ئەوە لێم وەرگرتوون بتان پارێز بەخوا بەخۆ و جێشەوە بێ ئێرە بەجێ بێڵم احتیمال لە دوای من بشکێم و ڕۆم بێ ئێرە داگیر کاتەوە هەموو ئەم ئەمانەتانەی کە داوتانەوە من هەمووی گێڕایەوە ئەڵێ هەموو ئەوانە مەسیحی بوون یان و داوا ئەکەین لە خوای خۆمان کە ئێوە بگێڕێتەوە سەرمان جارێکتە حکممان کەنەوە سەری ئەم عەدالەتەکە سەری ئەم ئەمینیەتەکە سەری ئەم بەشە معنەوی ڕۆحکە قائیدی موسڵمانانە پێویستی بە مادە هەیە مادەکە هی کافرە نە شەرتێک مادام شەرتێکی تێ ئەمانەتەکە ئەگێڕێتەوە شوێنی خۆی ئێمە زۆر پێویستمان بەمەیە کە ئەم جیلەی کە دێ بەرەو پیرمان ئەم جیلە گەنجەی کە دروست ئەبێ لەسەر ئەم ئەمانەت پارێزیە دروست ئەگەر ئەم جیلە لەسەر ئەم ئەمانەت پارێزیە دروست نەبێ ئوممەی ئیسلامی هەڵناسێتەوە با کەسی سیاسی زۆر عیملاق و عەسکەری زۆر عیملاقی هەبێ ئەم خەڵکە بەهێزە جارێکتر ئوممەت هەڵەسێنێتەوە حەضارەت بەمانە هەڵەسێتەوە بە خەڵکی ئەمین هەڵەسێتەوە بۆیە ئینسانی موسڵمان ئەبێ زۆر ئاگای لە خۆی بێ زۆر ئاگای لەو گوناهانە بێ کە دەوری داوە زۆر جوان مامەڵە لەگەڵ ڕەب العالەمینی کە بەشی ڕۆحی خۆی زۆر پەروەردەکرد بێن ممکن نییە تۆ بڵێ وەڵام من ئەمە جوندی ئومەتی ئیسلامی و نوێژی بەیانی نەتوانی هەڵسی نەتوانی شەو نوێژ بکەیت نەتوانی لە خەوێتەوە ڕابچنی چۆن ئەتوانی هەڵسیتەوە خزمەتکاری ئەم ئومەتە بەم گەورەیە بکەیت چۆن ئەتوانی ئەگەر تۆ خیانەت لە کاتێکی پەنهانە بکەیت چۆن ئەتوانی مۆبایلەکەت بەدەستەوەیە خیانەتێکی پەنهانەکەی کە خیانەت زۆر زۆر بۆ بەهۆی ئەم وەسائلە پیسانەی کەەوە هاتوونتە ناو وڵاتی ئێمە دەڕاستیە کە تۆ ئەلێرە خیانەتێک ئەەکەیت بەردی بناغی ئومەتەکە کە تۆی بۆ هەستانەوە شێوازەکە ئەشکێنی کەمی ئەەکەیتەوە بچووکی ئەەکەیتەوە بۆی ئەبێ زۆر ئاگات لێبێ لە ئەمانەت پارێزی خۆت لە هەموو کاتەکانە ئەی چۆن ماڵی ئومەتی ئیسلامی بدرێتە دەستت ئەگەر تۆ بچووکترین خیانەتت کرد بۆیە هەر یەکێک لە ئێمە بەڕاستی ئەبێ بە شەڕۆحیەکەی خۆی زۆر بەهێزکە بەردەوام لە تەسکیە و تەربیە بێ بیرکەنەوە ئەصحابی ڕەسوول الله صلی الله عليه وآله وسلم لە مەکە ئەو هەموو عەذاب و عقاب و ناڕەحەتی و ئازارە ئەدران هیچ باشێکیان نەبوو چونکە ڕۆحیان ئاسوودە بوو بەخوا ئێمە بۆیە پەلەمانە لە نوێژە و لە تاعات و لەوانە ڕۆحمان تیا ئاسوودە نییە نازانین چی بکەین بڕواکەن فکرمان بۆیە مشەوەشە دائێمە بیرمان لای دنیای خۆمانە دنیای خۆمان چەند خۆش و جوان بێ بیرمان لای خزمەتی دینەکەمان نییە بیرکەنەوە سەیدنا عومەر نوێژەکە لێکێک لە نوێژەکانە خەیاڵی تەشکیلەی جێشەکەی ئەکا کە چۆن بیگۆڕێبەوەی زاڵ بێ بەسەر کافرانە دواترە فەرمی ئومێ دەکەم خوای گەورە هەردووکی غەزاش و نوێشی بۆ کۆ کردبمەوە چونکە فکر و خەیاڵی ئەو هەمیشە لەوێ هی ئەسحاب بەو شێوازەیە ئەفەرمێ جارێک پارچە فەرشێکیان هێنا بۆ خزمەت ئیمامی عومەر پارچە پارچەی کرد وتی چی لێ بکەم پارچە بچووک بچووک تەوزیعی کرد پڕ بوو لە مجەوهەراتی گرانبەها هەموو گوڵەنگەکانی کە پێی چنرا بوو هەموو شتی گرانبەها بوو لە فورسەوە پارچەی کرد تەوزیعی کرد بەسەر خەڵکی مەدینە پیاوێک هاتبوو کردووی بەسەر ڕمەکەی خۆی وتی کێ ئەمەم لێ ئەکڕە بە 1000 نەفەرێک هاتوتی من لێت ئەکڕم بە 1000 یعنی بە ملیۆنێ 1000 چییە؟ وتی وەڵاهی لە 1000 زیاتر نازانم تا بڵێم 1000 وام زانی و ئەخیرە وتی نا 1000 ئەدەمێ لە درەم بەس ئەو پارچە فەرشەم بەرێ ئەوەندە گرانبەها بوو یعنی تۆ بیرکەرەوە یەکێک لە هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نازانێت لە دوای 1000ەوە ژمارەیەتر هەیە بەڵام خاوەنی ڕۆحێکی ئەوەندە گەورەیە ئەڵێ کاتێک کە فرۆشتی هەر هەمووی بەخشی لە پێناوی خۆیە کاتێک کە سەری ئەم مەنظەرانە ئەکەی ئینجا تێئەگەی بۆ تەخیر ئەبێ هەستانەوەی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئایا ئێمە ئەبێ هەممان خۆمان بین یا هەممان دعوەکەمان و بانگەوازەکەمان بەخوا ئینسان ئەبێ ئامادە بێ هەموو نەکسەیە بەسەر خۆیان بێت بەڵام داوا بانگەوازەکەی لە پێش خۆیەوە بۆیە سیرەکەی ئەفکارەکانی تر کەسێکی جوولەکە بێنە سیرەکەی هەموو ئەوەی خۆی هەیەی هەمووی سەرفەکات لە پێناوی ئەوەی جوولەکایەتەکەی سەرکەوێ شیعەیەک بێنە بە هەمان شێواز ئەی ئەهلی سوننە چۆن ئەبێت چۆن تەصحیە بدا لە پێناوی ئەوەی کە ئومەتەکە هەڵسێتەوە جارێکی تر بۆیە ئێمە زۆر پێویستمان بەوە هەیە کە خۆمان تۆکمە کردبێ لە پەیوەندی خۆمانە لەگەڵ خوایە جەل جەلالوو بەخوا عەزیزانم
دایکمان عائشە ئەفەرمێ هەندێک عیبادەتی سر هەیە لە ئینسانە بەخوا هەنێک گوناهی سر هەیە بەس ئەو عیبادەتانە ئەیسڕنەوە ئەگەر ناسڕێتەوە لەسەر گوناهەکەی بە پەنهان بەخوا ئەبێ عیبادەتەکەی بە پەنهان والله ئەبێ ئیلا کاتێکت هەبێ لەو کاتە خواناسێکی ڕازگۆیانە بکەی لەگەڵ ڕەب العالەمینە گفتوگۆیەکی ڕازگۆیانە لەگەڵ خوایە بکەی عەهد و پەیمانێکی ڕازگۆیانە لەگەڵ خوایە ئەمە هەمووی پێکاتەی حەضارەی تۆیە والله لەکوێ بینی خۆت و خوا دانیشتی کەس ئاگای لێ نییە 100 سەڵەوات لە دیداری پێغەمبەری خوادا صلی الله عليه و آله وسلم کردێ بە شەرط لەسەر خۆت هەموو ڕۆژێ ئەو 100 سەڵەواتە دیاری منە بۆ خۆشەویستم صلی الله عليه و آله وسلم تصور کە ئەمە ڕەبتێکی تۆ زۆر بەهێز لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم دروستە لا یەکتر لەگەڵ خوایە هەموو جارێ اللهم خوایە پەیوەندی لە گفتوگۆت لەگەڵ خوایە جەل جەلالوه بۆیە ئەم بەشە معنەویەی ئێمە ئەگەر تۆکمن نەکەین نابینە بەردی بناغە بۆ هەستانەوەی ئومەت و حەضارەتی ئیسلامی بۆ ئێمە بە غیبەتکاری و باسکردنی یەکتر و ئەمانە حەضارەت هەڵەسێتەوە حتا بەیانی با بەربینە یەکتری باسی یەکتر کەین ئەنواع گوناه و تاوان لەسەر یەکتر کۆکەینەوە مامەڵێکی ناتەندروست لەگەڵ یەکترا بکەین بزانە ئایا ئەم ئومەتە هەڵەسێتەوە قەت ئەم ئومەتە هەڵناسێتەوە ئەم ئومەتە بە ڕۆح و مەعنا هەڵەسێتەوە ئەم ئومەتە بە دینداری و خواناسی هەڵەسێتەوە بەخوا ئەم ئومەتە هەستانەوەی بە هەستانەوەی شەونێژی گەنجەکانیەتی بەخوا هەستانەوەی ئەم ئومەتە بە فرمێسکی جوانی پیرەکانیەتی بۆیە عەزیزانم ئێمە کە باسی دەوڵەتی ئیسلامی ئەکەین و هەستانەوەی دەوڵەتی ئیسلامی پێویستمان بەم ڕۆحە بەهێزە معنەویە هەیە پێویستمان بەو ڕۆحە هەیە دنیای ئەوێ لە پێناوی دینیە لە پێناوی خواناسیە ئەفەرمێ جارێک شێخ عومەری ضیاءالدین جاری تر لە خزمەتانە باسم کردووە داری ئەناشت ئەفەرمێ لە موریدەکانی هاتووەتی قوربان تۆش خەریکی دنیای فەرمووی ڕۆڵە من لە گڵا ئەینێژم نەک لە دڵا دنیامان تەنها بۆ ئەوە ئەوێت چونکە بەڕاستی ئەگەر دنیامان تۆکمە نەبێ ئاخرەتمانی پێ تۆکمە نابێ ئەگەر نا خودی دنیا بۆ دنیا چه باکێکی هەیە ئینسان لی بۆیە عەزیزانم ئێمە لەم زەمەنی فتنە زۆرە پێویستمان بە پەروەردەیەکی زۆر بەهێز هەیە پێویستمان بە زەمەنی مەککە و گەڕانەوە هەیە بۆ داری ئەرقەمی کوڕی ئەبی الئەرقەم بۆ ئەو پەروەردەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هی هاوڵانی ئەکرد تاوەکو ببنە ئەو پایە گەورەی ئەم عالەمی ئیسلامی هەرموو لەسەر شانیان بوەستی والله سەیری حیاتی ئەو هاوڵانە ئەکەی هەر کامیان هەرچی پێ ئەبەخشرێ لە هەر پۆستێکە لە هەر شوێنێکە زۆر بە جوانی ئەدایەکە هۆکارەکەی چێت چونکە پەروەردەیەکی ساغی هەیە ئێمە پێویستمان بە پاراستنی ڕۆحمان هەیە لە پێناوی پاراستنی حەضارەتی ئیسلامیە لە پێناوی پاراستنی دنیامانە هەستانەوەی دنیامانە ناڵم ئینسان نابێ یعنی ئەبێ گوناه نەکات و تەواو ناوەڵڵا تووشی گوناه هەبین تووشی فتوری ئەبین سار دەبینەوە لە تەعات هەمووی لە کاری دەعەوی ئینسانی موسڵمانە یەتەڕێی ئەبێ گوناه باریش بی ئەبێ تاوانیشکە ئەبێ تاوان بە ئاشکراکەی بە پەنهان بیکە ئەگەر هیچ تاوان نەکەی خۆی ئەمە ئەگۆڕێ بەڵام گرنگ ئەوەیە تۆ ڕاستکەی لەگەڵ خۆیان ڕازگۆ بی زۆر کات ئێمە ئەو فەرمایشتانەمان بیستووە کە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرموویەتی کەسێک ئەوەندە عەبدایەتی و تاعەتەکە بستێکی ئەمێنە بستێک بۆی بچێتە ناو بەهەشت فەیعمەل بعمل ئەهل النار اینجا دەسەکە بە کردەوەی خەڵکی ئاگر و ئەچێتە ناو ئاگر لە ڕوایەتێکە هاتووە ئەفەرمێ فيما يراه الناس بەخوا ئەم کەسە کە عەبدایەتی ئەکا لە پێش چاوی خەڵک ئەم عەبدایەتی ئەکا وای لێ لە پێش چاوی خەڵک وازان ها بستێکی ماوە بۆ بەهەشت لە ناخا ڕازگۆ نییە بۆیە دوایی کاتێک ئەزانی کە لە ئەواخرەکەیەوە هەموو شتەکانی کەشفە بێ ناشرینەکانی دەرەکەون عیبەکانی دەرەکەون ئێمە پێویستمان بە لاوێکە بە گەنجێکە بە پیرێکە بە خوشکێکە بە برایەکە کە بێت ئەم پەروەردە ڕازگۆیانە هەڵگرێ سەری ئەو مەکە کۆمەڵگا بەرەو کوێ چووە جاری وایە بازرگانێکی بەڕێز پرسیارم لێ ئەکا ئەڵێ ماوەسا ئاخر ئەگەر من ئەمە نەکەم هیچم پێ ناکرێت کاکە بچۆ ناو بازاڕەوە بە حەڵاڵی دەرگای حەڵاڵ زۆرە هیچ پێویستە بەوە نیە دەستبەری بۆ حەرام ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکی واقعیە و نییە کە دەرگاکانی خراپەکاری ئیتر تۆ ئیلا پەلاماری خراپەکاری بدەیت ئاخر سەر لە نەهامەتیەوە دەرەک بەبیر ماوە کاتەی کابرای هەڵشۆی لەو مەنتیقەی ڕانیە ئەوانە دروست بوو پشدەر لە ڕۆژێکە 12 تەلەفۆنم بۆ ئەکرا هەموو خەڵکی موسڵمانی چاک آخر ماوەسە سەد ئاخریان هێنا بەس بۆی بڵێ حەڵاڵە بچن کورەکە عاقبەتی وەخیمە بێ والله وبالله ئەمە شتەکە مادام حرامە ئیلا عاقبەتی باش نابێ لە دوایە کە وەزعەکەیان لێ قەوما بوو یەکێک لە فەقێکانمان لە شوێنێک لەو مەنتیقانە مەلا بوو خەریب بوو لە خوتبە دەریکەن لەسەرەوەی وتبووی دروست نییە حرام
ئەوەی خەڵکی مۆتۆرەکە هەمووی لەگەڵ یا بوو زۆر زەحمەت بوو تۆرە کۆنتترۆڵی ئەمە بکە لەبەرەوە کاتێک کە حەرام دێ خۆ زۆر بە جوانیە ئێمە کاتێک کە سەیرەکەین شەیطان چی ئەکات لە ئادەم ئەڵێ وەرە لە دارێ بخۆکە لە بەهەشتا دەرتەکەن ناوەڵڵا ئەڵێ هەل ئەدلك على شجرة الخلد ئایا داری هەتایی کە لێ بخۆی تر هەتا ئەمێنیتەوە ئەمەت پیشان ئەدەم بیخۆی ئادەم ئەخەڵەتێن خۆ کافر و بێدین نایە بڵێ وەرە ڕیباکە 100 ملیۆن جۆر ڕیبا هێنێتە ئاراوە توی مسلمان ئەبێ خۆت لە ڕیباش بپارێزی و لە بازاڕیشە بی واجبە لەسەر خۆت لە حەرام بپارێزی و لە ناو حەڵاڵیشە ئەبێ جوهد و جیهادێ کرد بێ ئەو پارەیە کە خۆی گەورە لەسەر زەویە دایناوە کۆت کرد بێتەوە ئێمە هەر یەکێک لە ئێمە پێویستمان بە ڕەوشتە لە بازرگانە پێویستمان بە ڕەوشتە لە مجاهیدێکە پێویستمان بە ڕەوشتە لە کەسێکە فنونی جەمیلا کارەکە پێویستمان بە ڕەوشتە کاتێک کەسێک کە ئەڵێ حڕیەتم هەیە ڕەوشتی ئومەتی ئیسلامی بە معناکەی دروسە بە ناخی دروسە بۆیە ئەگەر جیلی ئەسحاب سیرکەین جیلی دوای ئەسحاب سیرکەین دواتر هەموو زەمانی خلافەتی ئیسلامی سیرکە هەمووی ئاوهایە لە زەمانی عوسمانیەکان سیرکە جێشی عوسمانیەکان بەلای باخی سێوێکە تێ ئەپەڕن لە سەردەمی سولەیمانی دووهەمە کاتێکە بەلای باخی سێوێکە تێ ئەپەڕن جێشەکە زۆر برسیان مەجبور ئەبن کە لە سێوەکان بخۆن دەسەکەن بە سێو خواردن مەزەنەیەکەن چەند سێویان خواردووە پارەی سێوەکان هەڵەواسن بە داری سێوەکانەوە خوایە ئەمە خاوەنەکەی لێرە نییە ئەم ئەمانەتە بگەینە خاوەنەکە جێشێک داوێتی جێشێکی جەڕاری گەورە بەلای باخە سێوێکە کەس نازانە ساحەبی کێیە لە هەندێک ڕوایەت ئاڵە ساحەبەکەی کابرایەکی مەسیحی بوو نەسڕانی بوو سێوەکانیان خوارد و پارەکەیان بۆ دانا باخۆشی تەواجودی ئەمە ئەو ئەخلاقەیە کە ئومەتی ئیسلامی پێویستێتی ئەمە ئەو ڕۆحەیە ئەبێت لە هەموو شوێنەکە هەبێ ئەبێت لە نوێژەکەتە لە سوژدەکەتە تەواجودی هەبێ ئەبێت لە شەو نوێژتا تەواجودی هەبێ ئەبێت لە بازارتا هەیبێ ئەبێت لە کاتی سیادە و قیادەتە و لە سیاسەتتا هەیبێ لە هەموو ڕۆکانە ئەم ڕۆحەمان ئێمە پێویستەکە ئومەتی ئیسلامی پێی هەڵسێتەوە دەستی پێوە بگرێت بەخوا عەزیزانم ئینسان کاتێک کە لە شوێنێکە کەس ئاگای لێ نییە خیانەتێک ئەکات وەلەو کانە زۆر بچووکە زۆر بچووک یان شتێکەکە کە زۆر جێگەی شوبهەشە کەس ئاگای لێ نییە ئەزانی ئەم کەسە چەندێک کاری کردو لەسەر ئومەتی ئیسلامی سەرکەوتنی دوا بکەوێتەوە ئەزانی تۆ نەبوویتە بەردی بناغە ئەبێت جیلێکی دوای تۆ بێتە بەردی بناغە ئێمە ئەمڕۆ ئومەتی ئیسلامی لە ئازارێکی زۆر گەورەیە ئەو ئازارانی تەنها بە بابەتە ڕۆحیەکان چارەسەر ئەبن بۆیە پێویستە مەجالیسی ذیکرمان دەست پێ بکەینەوە لە هەموو کاتێ زیاتر ئەمڕۆ ئومەتی ئیسلامی پێویستی بە تەسەووفەیە تەسەووف بە معنای ڕۆحیەکەی بە معنای تەسکیەکەی فەردمان پێویستی بەوەیە کۆمەلگامان پێویستی بەوەیە ئەبێ هەموو تاک خۆمان سازدا بێ کۆمەلگامان ساز کرد بێ بابەتەکانی تەغییر گۆڕانکاری لەناو ئومەتی ئیسلامیە إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم ولما أفرمون سيجور تغيير واجب إنسان إيمان دار أبي إيشي لسرك تغيير الذاتي خوي نفسي خوي بقوري دواتر له بهوي أما وتغيير كومالجا أبي كومالجا شيء أميني دسباق دروس أبي كومالجا شيء روح دروس أبي كومالجا كخيانة بلايا وأستمي كي زور جورة أبي دروس أبي دواتر أجر هاتو ئێوە خۆتان فەرد چاک بوو کۆمەڵگە چاک بوو کەما تەکون و یوەلا عەلەیکم ئێوە چۆن بن لە پاڵفتەی ئێوە سەرۆک دەرئەچ گەورە دەرەچ وە گەورەی وڵات ئەو کاتە لەسەر ئەو ئەساسی پەروەردەی تۆدا ئەمەزر ئێمە زمانمان زۆر جوانە پێویستمان بە ڕۆح و کردەوەمانە جوانیک ئەگەر نایمە بە زمان هیچمان نەهێشتوێتەوە زمانمان زۆر نازدار هەر یەکێک بگرە دنیایەک جەماڵ و جوانی لە زمانیا هەیە بڕواکە هەمومان درۆمان پێ ناشیرینە هەموو غیبەتمان پێ ناشیرینە هەمومان زەمی دزی ئەەکەین هەمومان زەمی خیانەتەکەین هەموو ئەم مسلەماتەی دین هەمومان وەکو ئینسانیەت هاوارمانە بۆی بەڵام چەندێک لە خۆمانە جێبەجێمان کردووە چەندێک لە ڕۆحمانە دامان مەزراندووە ئینسانی موسڵمان ئەبێ زۆر ئاگای لە دڵی بێ ئەگەر گوناهیشی کرد دڵی گوناهەکەی پێ ساغ نەبێ تصور کە ئینسانی موسڵمان کە گوناهێک ئەکا دنیای لێتەوە یەک بڕواکەن جاری وایە گەنجێ یە گوناهێکی کردووە کە ئەبینم دنیای لێ هاتووەتەوە یەک و نازانێت چی بکە و پەنا بۆ کێبەرێ هاتووە پەنا ئەهێنێ بۆ مەلایەکی عاسی ئەوێ لە بەردەم ئەمە گوناهەکانی خۆی باسکە بەشکم تۆزێ لەسەر باریشانی سووکە بێ
بەشکم ئەم ڕێگە چارێکی بۆ دانێ خوا لێ ئەبورێ ئەزان ئەمە چەند گەورەی قەینا گوناهی کردووە بەڵام گوناه چەکەرەی نییە لەناو ئەمە ئیشی حەضارەتی ئیسلامی ئەمەیە خۆ ئەسحاب گوناهیان نەکرد جارێک لە خزمەتی پێغەمبەری خۆیان صلی الله عليه و سلم باسی گەنجێکی ئەنساریان کردوتیان یا رسول الله فڵارە گەنج شەوان شەو نوێژەکە کەچی بە ڕۆژە دزیەکە شەو نوێژەکە دزیەکە پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم فەرمووی لێگەڕێن نوێژەکەی وهای لێ ئەکا وازەیەنێ لە دزیەک ستەنهاه صلاته نوێژەکەی وای لێ ئەکا ڕۆژێک لە ڕۆژان وازەهێنێ مادام ئەهلی شەو نوێژ مادام ڕاستە لەگەڵ خۆیان کاتێکی ڕاستە لەگەڵ خۆیان ئەفەرمێ فعلا دوای ئەم گەنجە زۆر ئەمین و دەستپاک دەرچوو وازی نوێژەکە زاڵ بوو بەسەریا ئین الصلاة تنهى عن الفحشاء والمنكر بۆیە ئێمە بەڕاستی پێویستمان بەم صدق و سەفایە لەگەڵ خۆیان بەم ڕازگۆیە لە گەنجە لەگەڵ خۆیان کە ڕازگۆ بێ لەگەڵ رب العالمینە ناڵێن با تووشی گوناه نەبێ با تووشی گوناهیش بووی بەڵام کە تووشی گوناه بووی بزانە بگەڕێرەوە تەوبەکە لەگەڵ یا پەیوەندی دروستکەرەوە ڕۆحت نەهێڵی لەکەدار ببێ پاکی کەرەوە تەزکیەی کە تەربیەی کە هەموو تەزکیە و تەربیەیەکی نەفسی تۆ هەستانەوەی ئومەت نزیک ئەکاتەوە گەڕانەوەی قووەتی ئیسلامی جارێکتر زیندوو ئەکاتەوە دروست ئەکاتەوە بەخوا هەموو فرمێسکێکی پەنهانی تۆ هەنگاوێک ئومەتی ئیسلامی بردۆتە پێشەوە بۆ سەرکەوتن و زاڵبوون هەموو کردەوەیکی نهێنی تۆ بینی خۆت و خوا کە کردوتەوە کەس ئاگای لێ نییە بەخوا ئومەتی ئیسلامی هەنگاوێ بەرەو پێشەوە بردووە و سەرکەوتنی ئومەت نزیکە بێتەوە بۆیە هەر یەکێک لە ئێمە عەزیزانم بەخوا ئەبێ کاتمان دانابێ ئەم ڕەمەزانە تەمرینێکی زۆر گەورەیە بۆ ئێمە ئەبێ کاتمان دانابێ چۆن ڕەمەزان شەو نوێژمان کردو ئاوە شەو نوێژ بکەین دوای نوێژی عیشا نەکەی خۆت مەشغوڵ مەکە بە مۆبایلەکەتەوە ئەگەر هەر پێت ناکرێت شەو هەڵسی دوای نوێژی عیشا چەند ڕکعاتێ شەو نوێژ بکە ویترەکەت هەر چۆنێ بێ جێبەجێک محاوەرەکە کاتێکت هەبێ پەنهان ئەم کاتە وەلەو لەسەر جێگاکەشت بێ کەس ئاگای لێ نییە خێزانت ئاگای لێ نییە مناڵ ئاگای لێ نییە هەندێک ذیکر و ئەورادت با هەبێ سڕی تۆ بێ لەبینی تۆ خوایە ئەخر ڕۆژی لە ڕۆژان لە حوزوری رب العالمینە نابێ سڕێکت هەبێ خوایە من خاوەنی ئەم سڕم من فڵان کەس بم کە کەس پێی نەئەزانیم ئەوەندە ئەستەغفر الله مەکرد هەموو ڕۆژێ ئەوەندە ذیکرم ئەخوێند ئەوەندە دینداری مەکرد بە هەندێ بەخشینت هەبێ کەس نەزانێ چونکە بەخشین غەزەبی خوا و تووڕێی خوا لەسەر تۆ کز ئەکات و کەم ئەکاتەوە ئەکوژێنێتەوە هەر یەکێک لە ئێمە بەڕاستی ئەبێ بەرنامەیەکی دانابێ بۆ تۆکمەی خۆی و بۆ ڕازگۆیی خۆی لەگەڵ رب العالمینە ئەی تۆ بەچی ئەزانی ڕازگۆی لەگەڵ رب العالمینە لە پێش چاوی خەڵق خۆی ئەمە گوناه ناکەین عیبمان نییە لە کاتە پەنهانەکان تا خۆت لە گوناه بگرەرەوە لە کاتە پەنهانەکان تا تاعەتێک دابنێ لعل ڕۆژی هەستانەوەی ئەم ئومەتە تۆ جوندێک ئەبی لە جوندەکانی بەردێکی بناغە ئەبی بۆ هەستانەوەی ئەم ئومەتەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەم بەرنامە ڕێژەیە کە عەرزتان ئەکەم لە پەروەردە و تەسکیە و تەربیە کاتی ئەوێ وەقتی ئەوێ جەنگی لەگەڵ خۆتە ئەوێ پێویستە بەرنامەت دانابێ هەموو گوناهەکانت بنووسە ئەو گوناهەم هەیە ئەوەم هەیە ئەوەم هەیە ئەوەم هەیە بنووسە 100,000 یەک خەریکی چارەسەریان بە ئەگەر یەک دانە چارەسەر کرد ئەوانی ترە هیچیان چارەسەر نەکردە بێ بەخوا ئەتۆ لای خوا زۆر گەورەی کە ئەمری تۆ بە مجاهیدێکی زۆر گەورە حیسابەکرێت لە پێناوی جیهادی نەفسە ڕۆشتووی هەومان داستانی ئەو کەسەمان بیستووە کاتێک کە 100 کەسی کوشت ئێرشادیان کرد دوورکەوێتەوە لە ڕێگایان مرد بۆی واز لە کوشتن بێنێ 100 کەسی کوشتە بوو تەنها هاتن مەلایکە پێوایان یەک هەنگاو زیاتری ناوە یەک هەنگاو زیاتر بەرەو پیری ئەو شوێنە ڕۆشتە بوو کە شوێنی ئەمینە بۆ ئەوەی تووشی خراپەکاری نەبێتیایە رب العالمین لە گوناهەکانی بوورە بۆیە ئەگەر کەسێک ئارەخۆرە زیناکەر و فاحیشەکارە سارق و دزە غەیبەتکارە بوهتانکارە درۆزنە هەرچی صفاتی خراپ بیرکەرەوە تایەتی ئەم عەبدە هات بڕیاری چاکسازی لە خۆیاندا بڕیاری تەسکیە و تەربیەدا بڕیاری خزمەتی ڕۆحیدا لەناو هەموو ئەمانە وتی بڕیار بە من بەس غەیبەتەکە لەوە دەست پێ ئەەکەم وردە غەیبەتی کەم کردەوە مرد هیچی تر ئەوانی تری هەموو بە کۆڵەوەیە والله یەقینی هەبێ کە رب العالمین لێ ئەبوور مادام یەک هەنگاو بەرەو پیری سوی ئەو تەواو بەرەو پیرت دێ بۆیە ئەم ئومەتەی ئێمە پێویستی بەم هەنگاوە گەورانە هەیە پێویستی بەم هەنگاوە بوێرانە هەیە هەتاوەکو بینەوە سەر دەسەڵات و بینەوە سەر حکم عەدالەتی خوا لەسەر زەویە جێبەجێکەینەوە خوای گیان تۆ خۆت شاهیدی ئێمە بە دڵ دینەکەی تۆمان خۆشێک
خوایە تۆ خۆت شاهیدی لەسەر دڵەکانمان یا ئیلاهی پڕ لە خۆشەویستی بۆ تو یا ئیلاهی ڕۆحمان زۆر کات چێژ لە تاعەتەکان وەرناگرێ خوایە شەیطان لەلایەک و نەفسی بەدکار لەلایەک و فتنە و شوبهە و شەهەواتی ئەم زەمان لەلایەک هەمویان هێرشیان هێناوە بۆ دڵ و ڕۆحمان بەخوا ئیلاهی خەریکە خۆمان لەدەست ئەدەین و لە جەنگێکی زۆر گەورە ئەشکێن یا ئیلاهی هانامان بە گەورەی و ڕەحمەتی تۆ هێناوە یا ئیلاهی لەم جەنگە لەگەڵ نەفسمانە سەرمان خەیا ئەکرەمە لەکڕمی خۆیان نەفسەکانمان ساخکەرەوە پاکەرەوە بۆ خۆت یا ڕەب العالەمین خۆی خۆت نێوچەوانی خێرمان بگرە بەرەو خواناسی و تاعەت بمان هێنە یا ئەکرەم الئەکرەمین خۆی هەر کەسێکمان کە کۆمەڵە تاوانی هەیە و ئەوەیە چارەسەری کات و پێی چارەسەر ناکرێ یا ئیلاهی تۆمان هەی کە دەستمان بگری یا ڕەب العالەمین خۆی بەخوا لەم زەمەنا کەس شک نابین نهێنەکانی خۆمانی بۆ باسکەین نە شێخ و مرشیدێکمان هەیە و نە کەسێک یا ئیلاهی هەموو شتەکانمان بۆ لای تۆ بەرزەکەینەوە زەمەنی پێغەمبەری خوا نیە صلی الله عليه و آله وسلم گەنج هانا بێنێت بۆ لای و بڵێ یا ڕەسوڵ الله پاکم کەرەوە زینام کرد زەمەنی خۆشەویستمان نیە صلی الله عليه و آله وسلم گەنجێک بێتە بەردەمی و هاواری پاکردنەوە بکە یا ئیلاهی تۆمان هەی یا ئیلاهی کە هەموو هاوار و ناڵە و دادی خۆمان بۆ تۆ بەرزکەینەوە دەیا ئیلاهی داوات لێ ئەکەین عەفو و مەرحەمەتی خۆت بەسەرمانە ببارێنە تو گەورەی خۆت بمان یێڕە بەو کەسانەی کە لە جیهادی نەفسیانە زاڵە بن و سەرکەوتوو ئەبن یا ئیلاهی نەفسمان پاک کەرەوە یا ئیلاهی تاهیرمان کەرەوە یا ئیلاهی داوات لێ ئەکەین ڕۆحەکانمان ئاسوودەکە لە گوناهەکان بمان پارێزە بەخوا پەروەردگارە گوناهەکان دەورەیان داوین یا ئیلاهی بەخوا ئەوەندە پێمان ئەکرێ لەناو ئەم زەلکاوی گوناها دەست بەرزکەینەوە بۆ لای تۆ دەستێکی ڕەشی پڕگوناه و هاوار بۆ لای تۆ بهێنین یا ئیلاهی لەم زەلکاوی گوناهانە دەرمانکە یا ڕەب العالەمین بەخوا پەروەردگارە لەبەر خاتی تۆ بە ڕۆژوو بووین یا ئیلاهی خۆت شاهیدی ڕکوع بۆ کەس نابێن بۆ تۆ نەبێ بەخوا ئیلاهی تۆ خۆت شاهیدی ئەم شەوانە تەنها لەبەر خاتی تۆ مزگەوتەکانی تۆمان ئاوەدان کردەوە خوای تۆ خۆت شاهیدی بەخوا سەرمان عەزیزە و نەوی ناکەین بۆ هیچ کەسێک تەنها لە بەردەم تۆیە نەبێ یا ئیلاهی بەخوا دڵمان پڕ لە شایەتومانێکی صادقانە بۆ تۆ یا ئەکرەم الئەکرەمین لەبەر حرمەتی شایەتومانەکانی دڵمان لەبەر حرمەتی ئیمانی دڵمان لەبەر حرمەتی سوجدەکانمان لەبەر حرمەتی ڕکوعەکانمان لەبەر حرمەتی تەحیات و سڵاومان لە تۆ لە نوێژەکانمانە یا ئیلاهی بەهانای گوناهکارانی وەکو ئێمەوە بە یا ئیلاهی بەرزمان کەرەوە لای خۆت یا ئیلاهی قبولمان کە لای خۆت یا ئیلاهی ئێمە لەم مانگی ڕەمەزانە هانای زەلیلی خۆمان بەخوا زۆر بۆ لای تۆ بەرز کردەوە شەرمەندەین بەخوا یا ئیلاهی ئەگەر ئەمری پێغەمبەری خوا نەبوایە و فەرمایشتی خۆت نەبوایە لە دوعایە بەخوا زاتی ئەومان نەئەکرد زمان هەڵبێنین و دوعا بکەین یا ئیلاهی بە هیممەتی وتەی خۆتەوە دوعا بەرزەکەینەوە بە هیممەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم کە فەرموویەتی دەسی کەس ڕەت ناکەیتەوە دەسی ئێمەی گوناهبار ڕەت مەکەرەوە یا ئیلاهی ئەو هەموو گوناهی کە بەرزمان کردوتەوە هانامان بۆ لای تۆ هێناوە عەفومان کە خۆی گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە
دلیلی ئەوان بۆ لای تۆ بەرزەکەینەوە عەفویان کە خوای گیان هەموو ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم عەفوکە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت زیلەتی زۆرمان چەشتووە لەم دنیا یا ئیلاهی ئەگەر لەم دنیا نەگەیشتینە ئەوەی عزەتی دینەکەت ببینین تو گەورەی خۆت لە بەردەم خۆتە زەلیلمان مەکە یا رب العالمین یا ئیلاهی لە گوناهی دراوسەکانمان ببوورە یا ئیلاهی لە گوناهی ماوەسە و قوتابیمان ببوورە یا ئیلاهی هەر کەس خزمەتێکی کردووە لەم مزگەوتە لە گوناهی ببوورە هەر کەس سوژدەیەکی بۆ تۆ بردووە لەم مزگەوتە لە گوناهی ببوورە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت خوایە ئەوانەی لە هەموو ژیانمانە پیاوەتیەکیان لەگەڵ ئێمە کردووە یا ئیلاهی لە گوناهی هەمویان ببوورە ئەوانەی کە بیرمانە ئەوانەی لە یادمان کردوون یا ئیلاهی لە گوناهی هەمویان ببوورە یا ربی خوایە ئەو دەسە معنەویانەی ئێمەیان پەروەردە کردی یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت لە گوناهی هەمویان ببوورە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بەخوا پەروەردگارە ئێمە حاجەمان زۆر زۆرە لە دنیا یا ئیلاهی یەک دنیا مەشاکیلی گەورە گەورەمان هەیە ئیلاهی هەمویان بەرزەکەینەوە بۆ لای تۆ زۆر دەوڵەمەند ئێمە زۆر هەژار خوایە ناتوانین حاجەکانمان بۆ لای کەس بڵێن و لای کەس باسی کەین تەنها لای تۆ نەبێت لە دڵمان یا ئیلاهی تۆ ئاگاد لە هەموو پێویستێکی ئێمە یا ئیلاهی هەموو پێویستەکانمان بۆ جێبەجێکە ئەوەی ئەمانەوە پێمان عەتاکە خوایە ئەوەی بێحاڵ و ماڵە ماڵداریکە ئەوەی بێ مناڵە یا ئیلاهی مناڵی پێ عەتاکە خوایە ئەوەی بە مناڵە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت خوایە ئەوەی بە مناڵەکانی ساڵحکە خوایە مناڵەکانی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ساڵحکە خوایە ئەم جیلەیەتە ئیمانی خۆمان سپاردەی تۆ ئەکەین خوایە ئیمانمان سپاردەی تۆ ئەکەین یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە تایبەت ئەو نەخۆشانەی هانای زەلیلی و زەعیفی خۆیان بۆ لای ئێمە گوناهبار هێناوە یا ئیلاهی بەخوا ئێمە بەڕووی ڕەشەوە زمان و کەلیماتی ئەوان بۆ تۆ بەرزەکەینەوە یا ئیلاهی هەمویان شیفا بدە یا ئەکرەم الئەکرەمین خوایە ئەوانەی کە قەرزارن قەرزەکانیان بۆ بدەرەوە یا ئیلاهی تۆ زۆر دەوڵەمەند و ئێمە زۆر هەژار یا ئیلاهی ئەوانەی کەم ڕزقن ڕزقی حەڵاڵیان زیاد کە خوایە ئەوەندە حەڵالمان بدەرێ محتاجی حەرام نەبین خوایە محتاجی حەراممان مەکە یا ئیلاهی محتاجی حەراممان مەکە یا ئەکرەم الئەکرەمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت سڵاوی ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم یا ئیلاهی ئیشتیاقی دڵی ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم یا ئیلاهی عەرزی خۆشەویستمان کە لەم زەمەنی فیتنە بەخوا دڵی ئێمە پڕ لە خۆشەویستی ئەو بەخوا تاسوقین بۆ دیداری ئەو یا ئیلاهی ئەم سڵاوانەی ئێمە پێ بگەێنە یا ئەکرەم الئەکرەم خوایە داوات لێ ئەکەین بەر ئەو دوعایەمان بکە کە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بۆ ئومەتەکەی کردوون و ڕزگارمان کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت خوایە ئەم دوعایەمان قبوڵ کە خوایە ئەم دوعایەمان قبوڵ کە خوایە ئەم دوعایەمان قبوڵ کە خوایە تەراویحەکانمان قبوڵ کە ڕۆژەکانمان قبوڵ کە ذیکر و ئەورادمان قبوڵ کە قورئان خوێندنمان قبوڵ کە ئیعتیکافمان قبوڵ کە زیندووکردنەوەی شەوەکانمان قبوڵ کە یا ئیلاهی تۆ خۆت ئەزانی ئێمە کێشە و گرفتمان زۆرە یا ئیلاهی قبولمان کە شتەکانمان بۆ جێبەجێکە مەشغوڵمان مەکە بە دنیامانەوە یا رب العالمین خوایە داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت ئەم ساڵی بەسەرمانە دێ باشترین ساڵمان بێ لە ڕزقمانە یا رب العالمین خوایە گیان ڕزقی حەڵاڵی پاکمان زیاد کە یا ئیلاهی باشترینی ساڵەکانمان بێ لە سەحەت و لە شساغیمانە یا رب العالمین یا ربی خوایە باشترین ساڵەکانمان بێ لە تاعەت و دینداری و خواناسیمانە یا ئەکرەم الئەکرەمین
يا ربي خويا داوال لي أكن بناوي جوانت بصفتي برزة باسم عظمت يا إلهي بخوا أم عبدانيك أنا مالكاني تو يا إلهي أم عبدانيك جومان لي أجرن أم عبدانيك أم تاراني أم بخش أكن بخوا پروردگار دڵیان پڕ لە خۆشەویستی تۆ یا ئیلاهی هەر دوعایەک ئەیکەن یا ئیلاهی لێیان قبوڵکە هەر دوعایەک ئەیکەن گیرایکە یا رب العالمین خوایە ئەمانە بە دڵێکی زۆر پاکەوە هانایان بۆ ڕەحمەتی تۆ هێناوە دەیا ئیلاهی دوعاکەنن گیرا بکە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة يا ربي هداية آمين آمين والحمد لله رب العالمين على أشرف المخلوقات سيدنا محمد الصلوات خويا قول لقناه من الشيء أجبوري خويا لما قبول